بێگومان خوای گەورە دەفەرمێ لای ڕاست و چەپی ئێوە دوو مەلایکە دانیشتوونە، دەفەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. عتيدە واتە هەر وشەیەک لە دەمتان دەرچێ، هەر وشەیەک لە دەمتان دەرچێ ئیلا ئەو مەلایکەیە ڕەقیبە چاودێرە دەینووسێت، هەموو شتەکان تۆمار دەکات. فڵان کەس ئەمڕۆ چی وتووە، چەند قسەت کردووە ئەمڕۆ دوێنێ ڕۆژەکانی تر هەمووی نووسراوە، باش بە یاخرا. دوعات کردووە، زیکری خوات کردووە، قورئانت خوێندووە، نووسراوە. جوێنێشت داوە، بوختیانت کردووە، غەیبەتت کردووە، هەر نووسراوە. هەرچی لە زمانمان دەرچێ هەمووی دەنووسرێ، کەواتە هیچ وشەیەک بە زەح ناچێ، هەرچیت کرده بێ دەنووسرێت وەکو خۆی. بەڵام وەڵاهی ڕۆژێک دێ خۆشەویستان ئێمە دەڕۆین، ئێمە ئەم ژیانە بەجێ دەهێڵین، بەڵام ئەوەی کە لە دنیادا نووسیمانەوە لە ژیانی خۆمان کتابی دەبێتە کتابێک، ژیانی خۆمان مێژووی خۆمان تەمەنی خۆمان دەبێتە کتابێک، و لە ڕۆژی قیامەتە خوای گەورە دەفەرمێ ئیقڕە کتابەک، دەی کتابەکەی خۆت بخوێنەوە، لە دنیادا چیت کردووە بیخوێنەوە. یەک زوڵمێک یەک وشەیەکی زیادی تیان نییە، یەک کردەوەیەکی تیانێ کە تۆ ئەنجام من نەدابێت. کەواتە ئێمە لە ژێر چاودێریکی زۆر چڕداین، هەرچی لە زمانمان دەربچێ باش بە یا خراپ، یا مەلایکی ڕاست دەینووسێ یا مەلایکی چەپ دەینووسێ. سەلامی خوایان لەسەر بێ. کەواتە ئەمڕۆ ئێمە کتابەکانی خۆمان دەنووسینەوە، مەلایکە بۆمان دەنووسێتەوە، بەڵام لە ڕۆژی قیامەتە دەیخوێنینەوە. کەواتە دڵخۆش مەبە کاتێک تەنهای هەر خۆتی، یاخود لەگەڵ کەسێکا قسە ئەەکەی لە مەجلیسێکا دوو بە دوو دانیشتوونە، یا چەند کەسێک دانیشتوونە لە شوێنێکە، یا بە تەلەفۆن لەگەڵ کەسێکا قسە ئەەکەی لە کەس لەگەڵا نییە، تۆش دەڵێن نەخێر. ئێمە وا دەڵێن، بەڵام ئاگامان لەوە نییە بەلایەلی کەمەوە دوو مەلایکە لەگەڵ مندایە، دوانیش لەگەڵ بەرابەرەکەدا ئێمە چوار، یەکی شەیتانێکیشمان لەگەڵای بەردەوام لەگەڵمانایە، ئەمە شەش، خۆشمان دوو، ئەمە هەشت، کەچی ئەڵێن هەر خۆمانین. کاتێک کە پیلانێک بۆ کەسێک دانی، کاتێک دەتەوێت کەسێک بکەیتە چاڵێکەوە، کاتێک دەتەوێت ملی کەسێ بشکێنی، کاتێک دەتەوێت بوختانی بۆ کەسێ بکەی، کاتێک دەتەوێت پیلانێکی بۆ دابنی، دزیەک بکەی لە شوێنێ، غەشێ لە کەسێ بکەی، کەسێ بکوژی، لەگەڵ کەسێکا زینا بکەی کەس نەتان بینێ، دڵنیا بە مەلایکە لەسەرتی دەنووسێت. بە تەنهای شەو نوێژ بکە لە شوێنێکە قورئان بخوێنە، کەس پێت نەزانێ، هەر مەلایکەی دەینووسێ لەسەرت. کەواتە دڵخۆش مەبە پیلانم بۆ فڵان کەس دانا و نەیزانی منم، سحرم لە فڵان کەس کرد و نەیزانی منم. ئەو کاتێک کە ڕۆشتی بەلای ساحیر، ئەو کاتێک کە پیلانەکەت دانا هەمووی مەلایکە نووسیوێتی. ڕۆژی قیامەتیش خوای گەورە دەفەرمێ یەومە توبلە السەرائیر، هەرچی نهێنی هەیە هەمووی ئاشکرا دەبێ. پێت دەوترێ فڵان کەس ماڵەکەتی دزی، فڵان کەس سحری لە تۆ کرد، فڵان کەس لەگەڵ خێزان تا زینای کرد، فڵان کەسی کوشت، هەموو شتێک ئاشکرا دەبێ. چونکە هەمووی نووسراوە، هەمووی تۆمار کراوە، هەڵگریاوە بە قیامەت. کەواتە دڵخۆش مەبە لە کاتی تەنهاییدا پیلانێک دادەنی، فێڵێک دەکەی، خیانەتێک دەکەی، غەشێک دەکەی.